بۆیە لە یەک ناگەین چونکە بە یەک ناگەین. جەنابەت هەل لە خۆ ڕقل لە کەسێکە باسی دەکەی بە خراپە، کۆمنتی لەسەر دەنووسی، لایکی دژی دەکەی، بۆ وەڵال دەڵێن حملەیەکی کراوەتە سەر لە فەیسبووکە، با منیش کۆمنتێکی پێداکەم، با منیش زیاتر ڕیسوایکەم، با منیش زیاتر بیخەمە چاڵەوە. ئەگەر لەگەڵ ئەو کەسە دانیشی و بەهێمنی لێ بپرسی باشە کە ئەوەندە ڕقل لە فڵان کەسە، ئایا لەگەڵ یا دانیشتووی تا ئێستا دوو بە دوو دانیشتون لە شوێنێکە؟ ئەڵێ نەبەخوا دیداریم نەدیوە و دیداری نەبینیوە. ئایا قسەد لەگەڵ کردووە؟ ناوەڵڵا تا ئێستاکانە گفتوگۆشمان نەبووە. ئایا نانێک لەگەڵا خواردووە؟ نەخێر. مامەڵە و کڕین و فرۆشتنتان لە نێواندا بووە بزانی پیاوێکی ڕاستگۆیە یان درۆزن و دەستبڕا؟ ناوەڵڵا نەقشتی لێکڕی و منەش لە ژیانم داشتم پێ فرۆشتووە. ئەی باشە سەفەرتان بە یەکەوە کردووە، سەفەری گەشت و گوزار بێ، سەفەری بازرگانی بێ، سەفەری عیبادەت بێ وەکو حەج و عومرە، زەمانێک بە یەکەوە بوون لە سەفەرە هاوڕێی سەفەر و ناوژووری هۆتێل بن؟ ئەڵێن نەوەڵڵا نەوەڵڵا هیچ نەبووە. بەڵام ئەی بۆ قسەی لەسەر دەکەی، ئەی بۆ تۆمەتباری دەکەی، ئەی بۆ جوێنی پێدەڵێ، وەڵڵاهی منیش وەک ئەو خەڵکە چاو لێ برایان، تۆ بە گوێی خۆت نەدبیست، بە گوێی خەڵک بیستت، بە چاوی خۆ نەدبینی، چاوی خەڵکت کرد بەوە چیری خۆت، بە یەکێک نەگەیشتووی، بۆیە لێی تێناگەی، هەل لە خۆ ڕقل لێی دەبێ. بەڵام کاتێک کە لێی نزیک دەبیتەوە، ئەو کەسەی کە زۆر ڕق لێی بووە، چەند ساڵە لە فەیسبووکە و دوژمنایەتیت کردو، وەرە لێی نزیک بەوە، کاکە وەرە لەگەڵی دانیشە، سەی دەکەی ئەو ئینسانە نییە کە تۆ ناسیوتە، درەختی خۆشەویستی دەڕوێ، لە یەک دەگەی، ئەمجا پاشان زۆر جوان بە یەکتر دەگەی. ئیمامی ڕازی ڕەحمەتی خوای لێ بێ موفەسیر و فەیلسوفی ئیسلام دەفەرمێ ئەم بابەتی تێگەیشتنە کە مرۆڤێک ڕقی لە مرۆڤێکە، ڕقی لێی دەبێتەوە، خۆشی ناوێ، حەز بە چارەی ناکە، ئەوەیە لە دوورەوە وێنای کردووە، خۆی وێنایەکی بۆ کێشاوە کە ڕاستەقینە بەرامبەر وانە. ئەفەرمێ وەکو تارمایی یەک وایە کەسێک لە شاخێکەوە شتێک دەبینێ کە دێتە خوارەوە، ئەڵێ بەخوا ئەوە دڕندەیەکە، ئەوە شێرە یان پڵنگە هاتە خوارەوە، حەد بە ڕۆیشتنەکەی دیارەکە ئەوە دڕندەیەکە، ئەوە شێرە یان پڵنگە. کاتێک کە نزیکتر دەبێتەوە ئەڵێ ناوەڵڵا ئەوە شێر و پڵنگ نییە، بەڵام دڵنیام ئاژەڵێکی ترە. کاتێک کە نزیکتر دەبێتەوە سیر دەکات دڵە وەڵا ئەمە مرۆڤێکە، بەخوا ئەمە مرۆڤە. کاتێک کە دێتە بەرامبەری ئەمجا دەزانێت فڵان کەس چێیە. ئێمە زۆر جار لە دوورەوە خەڵکمان کردووە بە ئاژەڵ، بە دڕندە، بە فێڵباز، بە ناشرین، بەڵام لێ نەگەڕاوین. کاکە لە لێگەڕە سەبرێک بگرە، با نزیک بێتەوە، با پێی بگەی، ئەمجا بزانە چۆن تێی دەگەی. کە لە یەک ناگەین بە یەکیش ناگەین. لە کوردستاندا ناو بە ناو دەبینین دوو مەلا، دوو بانکخواز، دوو نووسەر، دوو سیاسی، دوو چاودێری کۆمەڵایەتی، دوو چاودێری سیاسی لەسەر تەلەڤیزۆنێک بە حساب بە یەک گەیشتون، هەر یەکەیان بەیعازی لایەنێک هاتوون. ڕاستە لەسەر مێزێکن، لەسەر مێزی گفتوگۆیەکن، کەسێکی پێشکەشکار لە نێوانیاندایە، پرسیار لەم دەکا و پرسیار لەو دەکا، یانێکیان لە ستۆدیۆیەکەوی شەر ڕاستە و خۆی چکە چاویان لە یەکە و گویان لە دەنگی یەکە. ئەمانە بەجەستە بە یەک گەیشتون، بەڵام بەیعازی دوو حیزب، دوو لایەن، دوو ڕێکخرا و دوو تەوژم هاتوون، ئیتر دەست دەکەن بە قسەکردن، بە یەک هەڵدەپڕژێن وەکو دوو کەڵە شێر، پەیجیان بۆ تەرخان کراوە، بۆ لایک و کۆمنتیش بابەتەکە گەرم دەکرێ. ئەگەر ئەم دوانە تەماشاکەی بەجەستە بە یەک گەیشتون، بەڵام لە پێشەوە بڕیاریان داوەکە لە یەک تێنەگەن، وە سەیرەکەی وەکو دوو کەڵە شێر بەداخەوە لە شکلی مرۆڤ دەچنە دەرەوە، وەکو دوو کەڵە شێر بەرامبەر یەک، هەموو ئاواتیانەوەیە دەنوک لە کوێ یەکتر دەن، دەنوک خوێنی لێبێنن، بیبەزێنن. ئەم بابەتانە هەر نەبێ باشترە. ئەگەر ڕەخنەت لە کەسێک هەیە، وەرە بڕۆ بۆ لای بەبێ دەنگی، تەنانەت ژن و منداڵەکەشی ئاگای لێ نەبێ، خوشک و براکەی ئاگای لێ نەبێ، خۆشەویستی خۆتی بۆ دەرببڕا، ڕێزی خۆتی بۆ دەرببڕا، خاڵە جوانەکانی باسکە، بڵێ وەڵڵی فڵان کەس ئەم خاڵانت تێدایە زۆر زۆر خاڵی باشن، بەڵام بەداخەوە لەم شوێنەدا وا هەز دەکەم نەت پێکاوێ، مەڵێ یەقینم هەیە کە نەت پێکاو، بڵێ من وا هەز دەکەم، حەز دەکەم ڕوونکردنەوە یەکم دەیتێ، پێم سەلمێنی کە من ڕەخنەم لەسەر ئەم بابەتت هەیە، هەڵام لەوە ئەشتێ جەنابت لەسەر حەق بێ و
من تێبگەێنی کە من هەڵە بم ئەوە بزانە بەرامبەر گوێت بۆ دەگرێیان نا ئەمە بە یەک گەیشتن و لە یەک گەیشتنە لێ مەخوێنە لە دوورەوە ڕسمێکی زەربێکی سوود بەسەر ڕسمەکە ئەمە هێن و لە فەیسبووکە ئابڕووی مەبە خەڵکی لێمەکە بە دوژمن خۆ تۆ قیامەتت لەبەر چاوە خۆ ئەگەر وا بێەوە غەیبەتە ئەگەر وا نەبێ بوختانە ئەگەر دەڵێ بۆ ئیسلام زەرەدی هەبوو جارە تۆ نەچووی تاقی بکەیتەوە نەچووی بەو زمانە شیرینەی کە باسم کرد لێی نزیک بیتەوە بڵێ وەرە برام با لە یەک بگەین با بە یەک بگەین با گفتوگۆ بکەین زۆر جار ئێمە ڕەخنەمان لێ دەژیرێ من بانگخوازانی هاوپیشەم مامۆستایانی بەڕێزی ئاینی دێنن نیو دقە وتارمان هەیە 40 دقەیە وتارمان هەیە کۆم زنجیرە باسە کاتی بۆ دیاریکراوە نیو سعاتە وتارمان هەبوو 50 دقە بووە کۆڕمان هەیە سعاتێکە نیو دقە وەڵاهی دەگاتە 30 چرکە لە 30 خولەک 30 چرکە یان کەمتر دەردێنن ئەها فڵانکە زوای گوت فڵانکە زوای گوت ئێتۆ باشە هەموو وتارەکە گوێ لێگرتووە نەوەڵا شوێنی وتارەکە کە ئەم وتاری تیا پێشکەش کراوە ئەزانی کوێ بۆ نەوەڵا ئەزانی چ ساڵ و کات و مانگێک لە چ مناسەبەیەکە ئەم قسەیە کراوە نەوەڵا ئەزانی سەرچاوەکانی کە ئەم وتاری لێ دەرهاتوە کامە و کامەیە ئاگەل لە کۆتاییەکەی بوو نەوەڵا دێ بخوا ڕخنەگرتنەکەت بێجێیە وەکۆ وایە بڵێ خوا لە قورئان دەفەرمێ فەوەیل للمصلین بەڵام ئەوەی تر تەواو نەکردووە وەکۆی بڵێ خوا خۆی فەرموویەتی وەلا تەقرەبوا الصەلات نزیکی نوێژ نەبنەوە نەک هەرمەیکەن هەر نزیکی نەبنەوە باشە خۆ کەلامی خوا ڕاستە خوا دەفەرمێ وەلا تەقرەبوا الصەلات بەڵام ئەوەی تر تەواو نەکردووە ئەنتم سوکاران نەکوتۆ کاکە تو ئەم دوو کەلیمە دێنی ئەتوانی سوێند بخۆی بڵێ قەسەم بەخوا ئەمە کەلامی خوایە وەلا تەقرەبوا الصەلات بەڵام کاکەوە ئەنتم سوکاڕاکەشی لەگەڵە وەیە لە وتارێکە کاتێک کە ڕەخنە دەگری تۆ بە بەرامبەر نەگەیشتی بە مامۆستا فڵان کەس بە بانگ خواست فڵان کەس وەرە وتارەکەی هەموو گوێ لێ بگرات لەم سەری بۆ ئەو سەری و پاشان مێژوەکەی بزانە لە چ بەروارێکا خوێندراوەتەوە لە وەڵامی چ پرسیارێکە ئەمە باس کراوە ئایا سەرچاوی قسەکانی باس کردووە کتێبەکە و لاپەڕەکە و نووسەرەکەی و مجەلەدەکەی و هەمووی باس کردووە ئێتۆت نەخگەڕاویەوە بۆ سەر هیچ وەکو هەنگل لە کلۆرەدارە دۆزی بێتەوە ئێتر بە پەلە دەست دەکەی بە ڕەخنەگرتن و گوناهباری لای خوا دەبی وە خۆشت عیبداری لای خەڵکیش دەکەی زۆر جار دەبێ بڵێ داوای لێبوردن دەکەم دەبوای ئەو قسەیم نەکردایە مرۆڤەکان مسلمانان بەڕێزان وەکو جەستەوان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ مثل المؤمنين في توادهم وتراحمهم وتعاطفهم مثل الجسد إذا اشتكى منه عضو تداعى له سائر الجسد بالسهر والحمى لصحيح مسلم حديثك هاتوا نمونەی ئیمانداران وەکو لە بەزەی پێداهاتنەوە و سۆزنواندن بۆ یەکتر و خۆشویستنی یەکتردا وەکو نمونەی جەستەوایە پێغەمبەر صلی الله عليه وسلم وا دەفەرمێ وەکو نمونەی جەستەیەک وایە کاتێک ئەندامێکی ئەو جەستەیە ئازاری هەبێ هەموو ئەندامەکانی تری جەستە دەست دەکەن بە ناڵە ناڵ و شەون و خونی و تالێ هاتن ئەوە تا تۆ دانێکت بێشێ ئەو شەوە خەوت لێ ناکەوێت خۆت دانت دێشێ قاجناڵە من حەقم چیە بەسەریەوە ددانێکت لەم سەر دێشێ ئەڵێ هەموو دانەکانم دێشێ هەموو ناودەمم نازانی کام ددانێت چەند جاروان لێهاتووە یەک خەلەل لە دانێکتا هەبووە هەموو دەموددانەکە لە تاوانی هاوار دەکات سەر ناڵە جااو پەیوەندی بە منەوە چێخوا دان شتێکی عەقڵی نییە پەیوەندی بە ژیریەوە نییە من بۆ خۆم ماندووکە من ئیسراحەتی خۆم دەکەم ئەو مێشکت خەریکە دەتەقێ تا لێدێ لە تاوانە خەلەل لە دانێکتدا هەیە پەنجەیەکت ئیتیهابات بکە خوا نەخواستە ببڕدرێتەوە بە دەرزی بەنجیش ئەهوان نابیتەوە هەموو جەستە تێگڕا هاوارێتی دەبەخوا دەبێ مرۆڤی مسلمان وەکو بەدیع الزەمان مەلا سەعیدی کوردی نوڕسی مەلا سەعیدی نەوڕسی دەفەرمێ لە پەیامی خلاص و برایەتیدا دەفەرمێ سەیری ئەندامەکانی لاشەی مرۆڤ بکە ئەی ئیماندار لە نێوانیاندا ئێرەی و حەسادەت و بەغیلی و دوژمنایەتی نییە هەموو ئەندامێک خزمەتی ئەندامەکانی تر دەکا چونکە دەزانێ ئەوانیش خزمەتی ئەم دەکەن ئەم خزمەتی ئەو دەکا چونکە دەزانێ ئەوانیش هەمووان خزمەتی ئەو دەکەن نمونە دێنێتەوە مەلا سەعیدی کوردی عەلامە بەدیع الزەمان سەعیدی کوردی دەفەرمێ دوو دەست یەکتری پا دەکەنەوە ئەم دەستە بەغیلی بەو دەستە نابا بڵێ ئەمە قەڵەمی بەدەستەوە دەستی ڕاستە ئەمە دەستی زیکرە ئەمە دەستی گرتنی قورئان ئەمە دەستی تەوقەیە بەخوا ڕقم لێیەتی نا ئەم دەستە خەمی ئەو دەستەیەتی
چونکە بە یەکتر پاک دەبنەوە، هەردووشیان بەیەکەوە یەکتری پاک دەکەنەوە، دوو دەستەکەت بەغیری بە یەکتر نابن. یەکیان بریندار ببێ ئەوەی تر خێرا فریای دەکەوێت، ئەم پەنجەیەت بریندار ببێ خێرا ئەم دەستە دێنە پەڕۆیەکی تێەوە دەپێچێ و لەزگەیەکی لێدا و تەداوی دەکا و بریندارەکەی چارەسەر دەکا. دەست ئازاری هەبێت چاو فرمێسکی بۆ دەڕێژێ، جاری هەیە فرمێسک بە چاوتادێ لە تاوی ئازاری دەستت، چاو فرمێسکی بۆ دەڕێزێ و هەست بە ئازارەکەی دەکات. کە چاو فرمێسکی ڕشت دەست ناڵە من حەقم چییە بەسەرەوە، دەست دێنە فرمێسکەکانی دەستڕێ. هزار ڕەحمەتی خوا لە گۆڕەکەت مەلا سەعیدی کوردی نوورسی. چەند جوان نمونونەکەت هێناوەتەوە. کاتێک کە دەست ئازاری هەیە چاو بۆی دەگریا، کاتێک کە چاو فرمێسک دەڕێژێت دەست بۆی دەسڕێ و دڵنەوەی دەکا و فرمێسکەکانی دەسڕێ. خۆزگە ئێمە ئیمانداری ژواوینە دەفەرمێت تۆی ئیمانداریش ئەگەر خەمی کەست نەبوو، تۆی ئیماندار ئەگەر خەمی کەست نەبوو لە ئومەتدا بڕاوی وەکو پارچەیەکی لاشە کلێت کردەوە هەست بە ئازاری لاشەکە ناکە. کاتێک کە دەستێک لێکرایەوە قاچێک لێکرایەوانە لە شوێنێک نێژرا ئەم دەستەیە نەخۆش بێ ئازاری هەبێت تازا و لێ بۆتەوە. بەخوا ئەم ئومەتەی ئێمە بەداخەوە وریای خۆمان بیت ئاوە پارچە پارچە کراوین. ئەو موسڵمانانە لە غەزا، لە بۆرما، لە هندستان، لە فڵان شوێن، لە کوردستان ئازار دەدرێن، هەروە ئەزانی ئەمانە پەیوەندیان بە تۆوە نییە، هەر هەستت بۆیان ناجۆڵێ. ئەوە تۆ بڕدراویەوە لە ئومەتی ئیسلامی، ئەبێ خەمی خۆمان بێ بە خۆمان دابچینەوە. وێ وتراوە ئەگەر هەستت کرد، هەستت بە ئازار کرد، ئەوە تۆ زیندوی. ئەگەر هەستت بە ئازاری کەسانی تر کرد، ئەو کاتە تۆ مرۆڤی. تۆ دەتەوێت هەر زیندووبی وەک وەرە ئاژەڵ و حەشەرەیەک، یان دەتەوێت بەڕاستی مرۆڤبی. نابەڕاستی مرۆڤ بە، لەگەڵ ئاژەڵان و باڵندەکانە فەرقت هەبێت، تۆ مرۆڤی. ئیمانداران تاک تاکن، بۆیە کەم نرخن، بە ملیار موسڵمانین، بەڵام چونکە لە یەک دوورین، بە یەک ناگەین، لە یەک ناگەین، هەر یەکەمان لە ئاوازێک دەخوێنین، 1 ملیار موسڵمان زیاترین وا بەرەو 2 ملیار دەڕۆین، بێهێز و پێزین، وەکو کەفی سەر دەریامان لات، وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرموودەدا باسی کردووە. بەدیع الزەمان مەلا سەعیدی کوردی نوورسی دەفەرمێ ژمارە 1 بەتەنها پڕی 1 تەختەڕەش دانی، بەڵام دوور لە یەک بن. بۆردێک بێنە تەختەڕەشێکی گەورە بێنە، لەم سەر بنووسە 1، لەو سەریش بنووسە 1، لە سووچی خوارەوە 1، لە سووچی خوارەوە 1، لە ناوەڕاستەوە 1. ئەمانە هیچ بەهایەکیان نییە، هەر یەکن. بەڵام دەفەرمێ کاتێک کە لە یەکن نزیکردنەوە، ئەم دوو دوانت هێنا 2 یەکن لە تەنیژ یەکەوە نووسی، دەفەرمێ ناڵێ ئەمانە دوون. یەکسەر چۆنی دەخوێنیەوە، ئەم دوانە چونکە هاتوونە پاڵێک دەڵی ئەمانە 11، ناڵێ ئەمە 1 و 1 دەکاتە 2، دەڵێ ئەمە 1 لە پەنا 1 پشتی یەکی گر لێک نزیک بووە بە 1 گەیشت بوو بە 11. ئەیگە بوو بەسییان 3 لە پەنایەکەەوە ڕیسکران و لە نزیک 1 بوون، دەڵی 111. ئەگە بوو بە 4 ناڵی 4 ناڵی 4 1، ئەمە 4 یەکین، دەڵی 1111. بەخوا هەر وەختی ئەم من و تۆ تاک بین هەر یەک مرۆڤین، هێزەکەی خۆشمان نییە کە 2 کەس بە دڵنیاییەوە بە ئیمانەوە بە خۆشەویستی خواوە لە یەک نزیک بوونەوە پشت و پەن یەک بوون و لە یەک نزیک بوون، وەڵاهی ئەوە 2 کەس نین، تااقەت و توانای 11 کەسیان دەبێ بە ئیزنی خوا. 3 موسڵمان ڕاستەقینە پشتی یەکتر بگرن و لە یەک لە فێڵ نەبن و دڵیان بەرامبەر یەک پاک بێ، عیزەت و هێزی 111 کەسیان بەرامبەر بە کوفر دەبێ. 4 دانەبین بەرامبەر بە 1111 کەسی تر کە تاکتاکین هێز و قووەتمان دەبێ. چەند تێگەیشتنێکی جوانە. بە یەکگەیشتنیش دەبێت بۆ لە یەکگەیشتن بێ، نەک بۆ شکاندنی یەکتر بێ. عەرزم کردن پێشتر 2 کەس بانگ دەکرێن بۆ کەناڵێکی تیڤ، هەر یەکەیان لەلایەن حیزبێکەوە لەسەر بابەتێک قسە دەکەن. ڕاستە ئەم دوانە لەسەر مێزێک بە یەکگەیشتون، بەڵام لە سەرەتاوە ئامانجی بە یەکگەیشتنەکە بۆ لە یەکگەیشتن نەبوو، بەڵکو هەردووکیان وەکو 2 میزڵدان لەلایەن 2 حیزبەوە فودراون، چاک فودراون، پێشەوەی بێنە بەرنامەکەەوە چاکیان فوداون. لە یەک کاتا کابرای پێشکەشکە دەمی هەردوو میزڵدانەکە دەکاتەوە، هەر یەکیان دەوێت فۆکەی ئەو بە قووەتر بێ و بەرامبەرەکەی ڕاماڵێ و لای بەرێ. ئەمە خراپە. خۆزگە کاتی تەلەڤیزۆنەکان، ئەو هەموو پارەی سەتەلایت و تەلەڤیزۆنەکان، پەیجەکان بۆ ئەم جۆرە بەرنامانە تەرخان نەکرایە، چونکە هیچ سوودێک ناگەیەنێ و پاشان مرۆڤەکان دڵ پڕ لە قین دەکا و
و پاشان بەرامبەرەکە ئەگە بشزانێ حەقیقەتی مطلق تەواو ڕەها لە لای کەسی بەرامبەرە چونکە لەسەر تەلەڤیزۆن بۆ یەکتریان شکاندووە هەرگیز ئامادە نیە جارشکە گوێی لێ بگرێ و دام بە هەڵەکانی خۆی دابنێ. لە بواری تاکە کەسی و کۆمەڵایەتیدا کەسێ نەیارتە ناحەستە ئەگەر دانیشتنتان بە مەبەستی لە یەکگەیشتن و لابردنی گومانە خراپەکان بوو بەرامبەر یەکتر ئەوە زۆر باشە، بەڵام ئەگەر بووە دەمەدەمێ و یەکتر شکاندن و خۆڵکردنەوەی کێشەکان بێ ئەوە هەر نەبێ و لەو کەسە نزیکمەبەوە و خۆتی لێ پارێزی باشترە. یا ڕەبی خوای پەروەردگار لە دینەکەت باشتر حاڵیمانکەی، خوا لە قورئانەکەت باشتر شارەزامانکەی، خوا بدناسین پێت بگەین چێژ لە عیبادەتت وەرگرین. ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم داوای لێبوردنت لێ دەکەم، داوای لێبوردنت لێ دەکەین کە وەکو پێویستە ئێستا تۆمان نەناسیوە لە هەڵەکانمان ببوورە بەرامبەرت. یا ڕەبی خوا لەناو خێزانەکانماندا تەبامانکەی، لە کۆمەڵگاکەماندا کەسێکی تەبا و گونجاو بین، خێر و بەرەکەتی خۆتمان بەسەدا بڕێژی لەم مانگی پڕ خێر و بەرەکەتەدا.